دووارە ساڵتان لەبێت بینەرانی پانۆراما بەردەوامی لەگەڵتانە بۆ قسە و باسکردن لەسەر خوێندنی زمانی کوردی لە کەرکووک و هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا حەسیب عەبدوڵڵا دامی سەرکردایەتی یەکێتی. دووارە ساڵ لێ مامۆستا حەسیبە. ئەوم پرسی ینی لە داهاتوویشی نزیکدا قۆناغەکانی ینی جێبەجێکردنی ئەم هەوڵانەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ وەزارەتی پەروەردەی عێراق چۆنە چێتە بواری جێبەجێکردنەوە میکانیزمەکە چۆنە پێویستی بە چییە ئاسانە قورسە؟ بەڵێ دیارە بۆ بابەتی ئاسانە قورسە ڕەنگە لەوە بوو بێتینەوە لەبەرەوەی لە کاتی گفتوگۆکانە کاک باپڵ ئەمەی لەگەڵ بەڕێز محەممەد شیع سوودانی یەکلا کردوێتەوە کە بێ مەوزوعە کۆتایی بێت ڕێکەوتنی لەسەرکراوە ڕێکەوتنی لەسەرکراوە بڵێ دیارە ئێمە لە گفتوگۆکانمان لە پێش تشکیلکردنی حکومت یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵێ مەرجی هەبووە ئەم مەرجانە هەمووی لە خزمەت کۆمەڵانی خەڵکی کوردستانە لە خزمەت خەڵکی ناوچە جێناوەکانە و لە بەرژەوەندی هەموو لایەکدا یەکێک لەو خاڵانە گواستنەوەی ڕاژەی مامۆستایانی خوێندنی کوردیە بۆ سەر ناوەند ئەمە ڕێکەوتنی لەسەر کراوە بەڵام بۆ ئالیەت و چۆنیەتی میکانیزمی جێبەجێکردنەکەی دیارە هەر بەڕێزیان دوێنێ لە چاپێکەوتنیان لەگەڵ دکتۆری براهیم نامس ڕێکەوتون لەسەرەوەی کە لیژنەیەک پێک بێنن لە ڕێگای ئەو لیژنەیەوە ئەم دۆسیەی مامۆستایانی خوێندنی کوردی بە تەواوەتی لە دوای با بڵێن تاوتێکردن و لە دوای کۆکردنەوەی ڕادستی بەغدا ئەکرێت ڕادستی لێژنەکە لە کێوشە پێگەل لایەنەکان چێنانی بەشدارە منتیە بۆ ئەوەیان لایەنی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بەدڵنیاییەوە ئەبێمە هەمانگی بێ لە نێوان هەردوو وەزارەتی پەروەردەی حکوومەتی عێراقی فیدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستان من نازانم من بۆ خۆم ئومێ دەکەم وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر هاوکار بێ زۆر هەماهنگ بێ لەبەرەوەی مە ئەرکێک قرس لەسەر شانی لا ئەچێ ئەو موچەی کە پێشتریدا بە مامۆستایانی خوێندنی کوردی ئەتوانێت بەکاری بێنێت لە پرۆژە لە کەرتێکی تر لە سێکتەرێکی تر یا موچەی خەڵکی تری زووتر پێ دابین بکە بارێکی قورسی لەسەر شان لا ئەچێ ئەگەر هاوکارش نەبێ و هەماهنگ نەبێ پێم وابێ ڕێگای تر هەیە ئەبێ ئەم بابەتە بە کۆتابگا و دەبێت مامۆستایانی خوێندنی کوردی لەم بارودۆخە ناموارە دەرباز بکە خۆی ڕێگاکە یاساییە ئەمەی کە ئەگەر ئەم هەنگاوە هەڵبندرێت لەلایەن حکوومەتی عێراق و مامۆستا حەسیبە بەدڵنیاییەوە یاساییە لەبەرەوەی ئاماژەمان پێکردیانی ئەو مامۆستایانی کە خزمەت بەناوەندەکانی خوێندنی شاری کەرکووکەکەن خەڵکی ئەو شارن هەموو مەرجەکانیان تایە هاوشێوەی مامۆستایانی هاوڕێیانن لە زمانەکانی تر بۆیە بەڵێ مافی خۆیانە کە موچەکانیان لە بەغداوە بێ یاسایی و ئاساییە یاسایی و ئاساییە بەڵێ بەدڵنیاییەوە ئەم هەنگاوە ئەگەر ئینشاڵڵا لە داهاتوویشی نزیکدا ینی ڕێکارە یاسایی و هەروەها ئیدارەکانی جێبەجێ کرا توانین بڵین خۆناغێکی گرنگ لە خوێندنی زمانی کوردی لە کەرکووک دەست پێ دەکاو دەچێتە پێشەوە بەدڵنیاییەوە نەک هەر قۆناغێکی گرنگ ئەمە ڕاچڵەکانێکە بۆ خوێندنی کوردی تەکانێکی بەقوت ئەدا بە خوێندنی کوردی ئەوەی کە لە ڕابردوو خوێندنی کوردی سست کردبەوە تەواو تۆ هیچ هۆکارێک نامێنێ بۆ ئەوە یعنی ئەتوانم بڵێ مامۆستایان و خوێندکاران و کەسوکاری خوێندکارانش بە گڕوتینێکی ترەوە دێنە پێشەوە نەک تەنها لەبەر موچە و لەبەر ئیمتیازات بەڵکو لەبەر لایەنە نەتەوایەتەکەی لەبەر لایەنە نیشتیمانەکەی لەبەرەوەی ئێمە لە کەرکووکین چەقی ململانیەکان کەرکووکە چەقی ململانیەکان ناوچە جێناکۆکانە ئێمە بەدڵنیاییەوە ئەمە هەنگاوێکی زۆر باشە و تەکانێکی گەورە بۆ پرۆسەیەدا و پرۆسەی خوێندنی کوردی ئەتوانم بڵێم لە ئێستاشدا بەو هەموو کەم و کوڕیەوە توانیوێتی منافەسەیەک هەبێ لە نێوان خوێندکارانی خوێندنی کوردی خوێندکارانی خوێندنی عەرەبی و تورکمانی سریانی خۆشبەختانە ئاماژەم پێکرد بە هەوڵی دڵسۆزانەی مامۆستایان هەموو کاتێ یەکەمەکانی شاری کەرکووک ژمارەیەکی زۆریان لە خوێندنی کوردی ئەمە بەڕاستی مای خۆشحاڵیە ینی باست لە مەسەلەی پەروەردە و فێرکردن کرد بە دەرلەوەی کە ینی تۆ خوێندن ینی خوێندنی یانیتر ئاساییە لە خوێندنگەکانی زمانی کوردیە مەسلەی پەروەردە تا چەند کاریگەرە بێت لەم هەنگاوانەیە و جددیترە بن بە تایبەتی لە ڕووی مەسەلە نەتەوەی و نیشتیمانەکانەوە کە کورد لەوێ وەکو نەتەوە بوونی هەیە و زۆرینەیە بەڕاستی ینی کە تۆ لە بواری خوێندنی کوردیە هەنگاوێکی گرنگ بنیتە پێشەوە لە ڕووی پەروەردە و فێرکردنەکەەوە توانین مامۆستا زاڵتر بێ لەو ئاستایە بۆ پەروەردەکردنی جیل و نەوەیەشی نوێوە باشتر بۆ خزمەتکردن بە شارەکە و بە نەتەوەکی لە کەرکووکە کاگاوڕێ ئێمە باسی کۆمەڵی فاکتەرمان کرد کە ئەمانە
هۆکار بوون بۆ لاوەزبوونی خوێندنی کوردی دیارە تەنها باسی موچەمان نەکرد ڕاستە موچە فاکتەرێکی سەرەکیە بژێوی ژیانی مامۆستایانە بژێوی ژیانی ئەو خەڵکەیە ئەمە بە دەرەجەی یەک بەڵام لەگەڵ ئەوەشا ینی من پێم وانە کاک بافڵ لەگەڵ وەزیری پەروەردە تەنها باسی گواستنەوەی ڕاژەکانیان کرد بێ باسی پڕکردنەوەی پێداویستەکانیان کردووە ینی ئێمە لە بیرمان نەچێ ساڵانە پەرتووکی بەردەستی قوتابی و خوێندکار کتابەکان کاتێ کە ئەگەیشتە دەست ئێمە کە ئەگەیشتە با بڵێن کۆگای کەرکووک ینی ماوەی مانگێ 2 مانگ خوێندن ڕۆی بۆ خوێندن دەستی پێکردبوو لە کاتێکدا تۆ ئەمە ئەبێ لە پشووی هاوینە ئەم پەرتوکە حاضر بێ لە یەکەم ڕۆژی خوێندنەوە کە قوتابیە چێتە بەر خوێندن ئەبێ کتابەکەی لەبەردەست بێ و پەرتوکەکەی لەبەردەست بێ ئەمەش هۆکاری ئەوە بوو کە هەولێر و سلێمانی و دوهۆک و هەموو شارەکان حسەی خۆیانیان وەرەگرت و دابەشیانە کرد بەسەر خوێندکارەکانیان ئەوەی مایەوە چی زیاد مایەوە ئەیان نرد بۆ کەرکووک یعنی بزانە بارودۆخەکە چۆن بووە بە دڵنیاییەوە ئەم قۆناغانە هەمووی ئەبێتە ڕابردوو ئەم قۆناغانەتی ئەپەڕێ و ئێمە داوای دروستکردنی بینای تازاکەین و داوای نوێژەنکردنەوەی ئەو قوتابخانە سێکتەرەکە بێ بە گشتی هەموو شتەکانی بگرێتەوە نییە بەزیانی وەکو جەنابتەڵی گواستنەوەی ڕاژەکە نە تەنها گواستنەوەی ڕاژەکان نییە پڕکردنەوەی هەموو ئەو پێداویستیانەیە و هەموو ئەو فاکتەرانەی کە بووبوونە هۆکار بۆ لاوەزبوونی خوێندنی کوردی ئەبێ هەمووانە لە ڕێگەوە چارەسەر بکرێ و پێم وانە چارەسەرەکەشی ئەوەندە قورزێ بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوو لە کاتی تشکیلکردنی کابینەی بەڕێز محەممەد شیع سوودانی و لە پێشتریش یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵێکی زۆر کاریگەر و کارایی هەبوو ڕۆڵێکی زۆر عەقلانەی هەبوو و ماڵی مام جەلال وەکو سەردەمی سەرۆک مام جەلال هەمیشە کراوە بووە و لایەنەکان چوونە لەوێ دانیشتوونە چاویان بەیەکەوتۆ گفتوگۆ و مناقەشە و مفاوەزاتی خۆیانیان کردووە ئەمە ئەومان پێڵێ هەموو لایەنە عێراقیەکان خۆیان بە قەرزاری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەزانن و خۆیان بە قەرزاری سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەزانن لەبەر ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان توانی سیاسەتێکی حەکیمانە بەکاربێنێ و نەبووە هۆکار و فاکتەر بۆ پەرتەوازە بوونی ماڵی خەڵک بە پێچەوانەوە هەوڵی داوە ناو ماڵی خۆی ڕێک بخاوە ناو ماڵی کورد یەک بخە ئەمە ئەوەیە کە دۆستەکانمان لە بەغدا یاخود لایەنی شیعە و لایەنی سونە ئەتوانم بڵێم هاوکار و هەمانگێکی تەواون لەگەڵ خودی یەکێتی نیشتیمانی کوردستانە و بەڵێنیان داوە کێشەکان چارەسەر بکەن بۆ هیوایینکە کێشەکان وەکو جەنابتەڵی بەرەو چارەسەر بڕات تا چەندە گرنگە بەدەر لەوە ێسە بوون لەسەر ئاستی حیزب یەکێتی نیشتیمانی کوردستان کارێکی جدی کردو لەسەر ئاستی ینی سەرۆک وەکو بابڵجا تاڵەبانی خۆی لە نزیکەوە ینی بەدۆداچوونی بۆ بابەتەکە کردووە لە ڕێکەوتنە چەسپاوەکان لەگەڵ لایەنە سیاسیەکان کاری بۆ کردو جێی کردوتەوە لەسەر ئاستی وزاری ینی وەزیرە کوردەکان و لەسەر ئاستی پەرلەمانی ئەندامە پەرلەمانە کوردەکان تا چەند گرنگە ئەوانیش هاوکار بن بۆ پاڵپشتیکردن لەم بابەتە مامەستا حەسیبە بەدڵنیاییەوە ئەم بابەتە قۆناغە سەختەکە چارەسەر بووە قۆناغە سەختەکە ئەوەیە کە خودی کاک بافڵ گفتوگۆی کردووە و لەگەڵ یانە حیواری کردووە و قەناعەتی پێیان هێناوە کە دەبێ ئەم بابەتانە چارەسەر بکرێ بەدڵنیاییەوە فراکسیۆنە کوردستانیەکان لە پەرلەمانی عێراق ئەبێ هەموو هەماهەنگ بن و هەموو هاوکاری ئەم بابەتە بن لە بەرەوەی بە نەتیجە بە قازانجی هەموو لایەک ئەشکێتەوە عین تەنهامە خۆ مامۆستاکان تەنها مامۆستای یەکێتی نییە مامۆستای هەموو لایەنە سیاسیەکانی تایە ما خەڵکی بێلایەنی تایە خەڵکی غەیرە یەکێتی تایە ینی بە نەتیجە تۆ لێرە پرۆسەیەک ڕزگارەکەی بۆیە زۆر گرنگاوە ئەرکی ئەخلاقی و مێژووی ئەکەوێتە سەرشانی نوێنەرەکانمان لە بەغدا دەبێت پاڵپشت و پشتیوانی ئەم هەنگاوە بنێن و ئێمەش لەسەر کردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەدڵنیاییەوە پاڵپشتی لە هەنگاوەکانی سەرۆک باخوڵەکەین لەبەرەوەی خەریکە بەوادرەکانی بەدەر ئەکەوێت لە خزمەت کۆمەڵانی خەڵک و بە تایبەتی ئێمە باسی ناوچە جێناوەکان و کەرکووکەکەین تاوان ئەم بابەتە بەس بۆ کەرکووک نییە وەکو جەنابی شووتێ بۆ هەموو ناوچە جێناکۆکانە مادەی ١40ەوەی بەڵێ بەدڵنیاییەوە دیارە یەکێک لەو خاڵانی کە ڕێککەوتون لەسەری کار لەسەر جێبەجێکردنی مادەی ١40 بکرێت دیارە مادەی 140 باشکردنی دۆخی و ناوچانە شتکەوەی شەکە لە بەدڵنیاییەوە کە ئێمە بڕوای تەواومان بەوە هەیە کە بە دەستور مامەڵەمان لەگەڵ بکەن بەشێکی زۆری کێشەکانمان چارەسەر بێ و مادەی 140 هیچێکە لەو مادە ئەساسیانەی کە لە دەستوری عێراقدا چەسپیوە بە جێبەجێکردنی بەشێک زۆر لە کێشەکانمان هەر لە خوێندنی کوردی هەر لە زەویزاری کشت و کاڵی لە کۆمەڵێ بابەت ئەکەوێتە چۆنەڵێ ئەچێتە کەناری ئارامەوە و لەو
وەزعی لەو بارودۆخی کەتیایە بۆ دەربازە بێت. تاوان ئەم هەنگاوە ینی دڵخۆشیشی گەوری لە ناو کەرکوشیەکانە بەگشتی و چینی خوێندکاران و مامۆسایان و فەرمانبەران دروست کردبوو بەڕاستی چکە ئێمە ینی وەکو کورسات نیوز بە دۆدا چوومان هەبوو بۆ بابەتەوە چەند راپۆرتی کشوانە بوو لەسەری هەر لەسەر ئەو قسەی جەنابەت شتێکم بەبیر هاتەوە هەر دوێنێ لە سعات 8 دەقەکەم بوو ئەم کۆبوونەوەی بەڕێز کاک باپڵ و وەزیری پەروەردە ئیعلان کرا دیارە لە ڕێگای کورساتی عزیزەوە بە تەلەفۆن ئێمە مداخلەیەکمان کرد و قسەمان کرد لە ناو ئەواڵەکانە لە دوای ئەوە چەندین مامۆستا و بەڕێوەبەری قوتابخانە و خوێندنگاکان لە کەرکووک پەیوەندیان پێمانەوە کردووە ینی نەیانەزانین چۆن خۆشحاڵی خۆیان دەربڕن ینی من پێشتر وتومە خەونێک بووە لای مامۆستانی خوێندنی کوردی کە ڕۆژە لە ڕۆژان بتوان ڕاژەکانیان بگوازنەوە لەبەرەوەی ڕێگریەکان زۆر بوو بەڵام بە خۆشحاڵیەوە بە هەموو ڕەنگەکانەوە ینی مەرجنیە تەنها مامۆستایانی یەکێتی مامۆستای تریشی تیا بووە زۆر ئەم هەنگاوی بەرز نرخاندووە و دەستخۆشی لە خودی یەکێتی نیشتیمانی کوردستان و خودی سەرک باپڵ کردووە دڵخۆش بوون پێی بەدڵنیاییەوە بەدەر لەوەی کە ئەم هەنگاوە زۆر گرنگە ینی بۆ زمانی کوردی ئەتوانین بڵین لە داهاتوویشی نزیکدا کە جێبەجێ کرا ئەم بابەتە هەم سیقی مامۆستا بە خوێندنی کوردی زیاترە بێ هەم سیقی خوێندکار و خێزانە کوردەکانیش بە خوێندنی کوردی زیاترە بێ هەم کوالیتی خوێندنی کوردیش بەرەوباشیە ڕاو لە ئاسی زانکۆ و پەیمانگەکانیشە ئەمە ئەگرێتەوە بابەتە مامۆستا حەسیبە بەدڵنیاییەوە ئەوەی ئێمە باسمان کرد هەمووی ئاسەواری ئەو قەیرانە داراییە بوو لەسەر خودی مامۆستا ئاسەواری ئەوەی کە موچەکەی لە کاتی خۆیان وەرناگرت سەواری ئەوەی کە موچەکەی لێبڕابوو کرابوو ینی بەداخەوە چەندین خەڵک لە کەرکووک تووشی گرفتی زۆر گەورە بوو ینی خانوویەکیە بوو کەتیایە نیشتەجێ بوو ناچار بوو خانۆکەی بفرۆشێ ناچار بوو سیارەکەی بفرۆشێ ینی من خەڵکە زانم لە دەوروبەری خۆم بە حکمیەوەی من خۆم مامۆستام هەموو ساڵێ سیارەکەی ئەگۆڕی بۆ سیارەیە خراپتر بۆ سیارەیە هەرزانتر بۆ سیارەیە بچووکتر لەبەر ئەوەی کە بڕێک پارەی بۆ بمێنێتەوە بتوانێت ئەو ساڵە خوێندنی مناڵەکانی هاتووی مناڵەکانی یاخود بۆ هەر بابەتێک بتوانێت ئەمە بکە یعنی تۆ کە ئەمانە نەما ئیتر بەدڵنیاییەوە ئەو سیقەیە دروستە بێ ئەو متمانەیە دروستە بێ یعنی تر پێم وایە لە کەرکووک و ناوچە جێناوەکان ئەوەندە خەڵک گلەیی لە حکوومەتی یاریمی کوردستان ناکا بڵێ بۆ خەریجەکان دانامەزرێنێ و کاتە ئێمە حکوومەتی عێراق چۆن دامەزراندن دێ بۆ کەرکووک کوردیش تەقدیمەکە عەرەبیش تەقدیمەکە دیارە لەسەر و لە ماوەی 5 ساڵی ڕابردوو لە سەردەمی ئەم پارێزگارە بە وەکالەتە ڕۆڵێکی زۆر خراپی هەبووە بەڵێ کورد نەیتوانی وەستحقاقی خۆی وەرگێ لەبەرەوەی کورد لە کەرکووک هەموو هەڵبژارنەکان سەلمانویەتی کە لە 150 زیاتری ئەو شارە کووردە دەبێت دامەزرانەکانیش پشکی شێر بەرکورد بکەوێت بەڵام بەداخەوە ئەم پارێزگارە ئێمە قسەی خۆمانمان کردووە کە چەندە کەسێکی گەندەڵ و خراپ دەسەڵاتەکانی بەکارهێناوە بەڵام خۆ ئەمە تا کۆتایی دنیا بەم شێوەیە نابێت لەگەڵ چارەسەرکردنی کێشەی خوێندنی کوردی بە دڵنیایەوە کێشەی دامەزراندنش چاکە بێ و کورد ئەتوانێت استحقاق و پشکی خۆی وەرگێت. زۆر سوپاس بۆ مامۆستا حەسیب عەبدوڵڵا دامی سەرکردایەتی شێتی نیشتیمانی کوردستان کە لە بەرنامەی پانۆراما لە ستودیۆ لەگەڵمان بوو. سوپاس دەکەم مامۆستا حەسیب. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا ئێوە ژەمیشە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ.